بين سر آياتك فرمي ولقد آتينا إبراهيم رشده جال سرتاوە کە بەمە دەست پێەکە ئینسان لەگەڵ هەموو چیرۆکی سەیدنا ئیبراهیمە هەست بەم ڕشدە ئەکات چۆن خوا پێی بەخشیوە و چۆن بەو شێوەش لە هەموو ڕەفتارێکی ئەو ڕشدە ئەو حیکمەتە ئەو معریفەتە ئەو شێوازی ڕەفتارکردنە مهم و بەڕێز و بەپێزە چۆن لە ڕەوشتی سەیدنا ئیبراهیمە دەرەکەوێت وەکونا بهی عالمین خوای پەروەردگارش عالیمە بە هەموو هەڵس و کەوت و هەڵوێستێکی کە سەیدنا ئیبراهیمی بۆ پەروەردە ئەکا ئەم سەیدنا ئیبراهیمەی هەر وەکو پێغەمبەرەکانی تر پەروەردە کردووە چۆن سەیدنا موسای وا پەروەردە کردبوو کە لە ساڵێکە لە دایک بۆ کەس مناڵ سەرە بڕن بەڵام ئەو سەر نەبە چۆن خراوەتە نیلەوە نەخنکاوە چۆن چۆتە ماڵی فرعون و نەکوژراوە چۆنێکیی لێ کوشتون و نەیان کوشتۆتەوە چۆن دوای ڕای کردووە لەو سەحرایە نەمردووە چۆن گەیشتۆتە مەدیەن و 10 ساڵ لەوێ بووە دیسان گەڕاوەتەوە خوای پەروەردگارە فەرمێ ثم جئت على قدر يا موسى موسى تۆ بە پێی قەدەری خوایی قۆناغ بە قۆناغ پەروەردە کراوی هەتاوەکو دەیتە ئەم قۆناغەی کە پەیامی پێغەمبەرێتی هەڵەگری ئەمیش بە هەمان شێوەیە ولقد آتينا إبراهيم رشده من قبل وكنا به عالمين إذ قال لأبيه وقومه إنسان لا يتكيه هست بە سۆزێک بە شتێکەکە لە نێوانی باوکو و برایەتیە باوکو و کوڕێتیە ئەم کوڕە حەز بە هیدایەتی باوکیەکە باوکیشی وەکو هەموو مؤرخەکان لەسەریان نووسیوە باوکی بریتی بۆ لە پەیکەرتاشێت بریتی بۆ لەو کەسەی کە پەیکەری دروست کردوون بتی دروست کردوون و فرۆشتوونی و ڕزقی لەسەر ئەوە بووە طبعا کە ئەوەندە دڵسۆزی ئەم بتانە بێ حتما هەڵوێستەکانیشی تونند و تیژن بەڵام هەڵوێستەکانی سەیدنا ئیبراهیم هەمووی ئوسلوبێکی نەرم و جوان و ڕەفتارێکی باشی تایە إذ قال لأبيه وقومه ما هذه التماثيل التي أنتم لها عاكفون دوش يكم نافرمي ما هذه الآلهة التي تعبدون هل الرئيوان أم بيكرانسيها يعني بتساوي زور بين الخانة وتماشايكا چونکە شتێکە لەگەڵ تەوحیدی خوای پەروەردگارە ناگونجێت ما هذه التماثيل التي أنتم لها عاكفون عاكفون يعني ئەمە چییە بەسەریات شەماونەتەوە و شەو و ڕۆژ خەریکی عیبادەت کردنین بۆی يعني كأنما ئەوە هیچ جێگا و ڕێگایەکی تریان ئیلا بەسەر ئەم بتانە شۆڕ بوونەتەوە و خەریکی عیبادەت کردنیانن دوو بێ عەقڵی تایە یەکەم کە بتن لا ينفعونكم ولا يضرون دووهەمیش کە ئەم هەموو وەختە چاکەی بۆ سەرفەکەن و لەناو ئەو عیبادەتەیە کەوتونەتە عیبادەتی ئەو بتانە قالوا أما جوابك يا أمو قالوا وجدنا آباءنا لها عابدين همو جوابك كان جوابك نا منطقي جوابك وارك ضعيفة برانبر بمناقشة پیغمبرێک ئەڵێ ئێمە بینیوانە کە سوکار و دایک و باوک و باپیرانمان بینیوە ئەوانیش وها پەرستویانن ئەمە هیچ حجەیەک نییە چونکە باشە ئەگەر باب و باپیرانی ئێمە لەسەر غەڵەت بوو بن مەرجە ئێمەش بەسەر غەڵەتی ئەوان نابڕۆین مەرج نییە خوای پەروەردگار عەقڵێکی پێبەخشیوین ئازادیشی کردوین لە وەرگرتنی ئەو پەیامەی کە خوای پەروەردگار ناردوێتی خوارەوە فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر هەر کەسە حڕە مناقەشەی هەرچی شتێکی تر ئەکا دوای دێتە دائیرەی ئیسلام و ئیسلام وەرەگرێت ئەمانیش هەموو حجەکەیان ئەوەیە قالوا وجدنا آباءنا لها عابدين قال لقد كنتم أنتم وآباؤكم في ضلال مبين وباسكا أوايك كوتونة عبادتي شي خوارو خيسوا عبادة الراستكيان سر لنا فيركاتوا أو قوانينانيك خوان بو كمالقكيان داناوا بخوارو خيتشي بهوي دا صلاة داركانوا يان بو ختوكي آرزوي جماورك كردو يانا بو أو قوانينانشيان بو الراستكاتوا سر أو بياميك خوي پروردگار ويستويتي